business and official. business واتە کار و بازرگانی، official واتە لایەنە فەرمیەکی یان ڕسمیات. یەکەم exchanged واتە گۆڕینەوە between firms and persons لە نێوان کۆمپانیا شەریکە، firm واتە شەریکە، لە نێوان شەریکە و شخصەکان persons لە نێوان کەسەکانە. engaged in trade کە پێکەوە ببەسترێن بەهۆی بە کارێکی بازرگانی واتە پەیوەندیان هەبێ بە یەکەوە بەنسبەت کارێکی بازرگانیەوە. while لە کاتێکە official و لایەنە ڕسمیەکە assent ئەنێرێت لەلایەن کێوە by ministries لەلایەن وەزارەتەکانەوە، government لەلایەن حکومات، departments لەلایەن بەشە ئیداریەکانەوە. دووهەم the subject is commercial بابەتەکە بازرگانیە. business transactions واتە معاملاتی تجاری. سێهەم display is very necessary دەرکەوتن یان عرضکردن زۆر پێویستە واتە بێ شتەکە ئاشکرابە. چوارە the signature is very important ئیمزاکردن زۆر مهمە. ئیمزاکردن the signature واتە ئیمزا. پێنجەم sender's address واتە ناونیشانی ئەو نێرەر ئەو کەسی کە شتەکە نێرە. date بەروارەکە and the reference و سەرچاوەکەش ئەبێ وەکو بڵێ should always be inserted ئەبێ هەمیشە ئاماژەی پێ بکرێت، ئاماژە بکرێت بە سەرچاوەکەش. شەشەم business and official letters are typed on a standard measurement size of paper. business official واتە ئەبێ بازرگانی و official letters نامەی ڕسمی یان وەکوڵە خطاباتی ڕسمی typed ئەبێ تایپ بکرێ واتە بنووسرێ on a standard measurement بە قیاسێکی ستاندارد size قەبارەکەی of paper لە وەرەقە واتە ئەبێ وەرەقەکە کە تایپی لەسەر ئەکرێت و شتەکەی لەسەر ئەنووسرێ بە قیاسێکی ستاندارد بێت، ڕسمی بێت.